من نيرنا رزار علي كريمي دفي مجارة دبقرن رزار علي د مجارة چه قاسي چه نابلي واره کرن لی دماتو کسی یان آلیه کو زیدتر یان بدهان هزاران گله کرد بین فالان قتل بکه لحلب چه بون بردمانو کیمیا بارانا کو چه بوی لبر چاوانه چاوا تجبیر کرن تشتین کو بدست وان داگر کران پیکاتنه او پشتی دمکی نزیده دور جیوان دعوت دکن و جار کردن در باسی نوا آخا باشوری کردستان دکن بناوین جودا ده زۆر سپاس شەوی تۆ بینەران میوانەکە شاد بێت بەڕاستی ئەمڕۆ سیویەکی ئاب دوو یادە بۆ من یەکیان یادێکی زۆر پیرۆزە شەهیدبوونی سەرکردەیەکی کۆمەڵی ڕەنجدەران لە 1970 کاک ئازاد هەورامیە و ئەوی دیکە یادێکی زۆر زۆر شومە یادێکی پڕپڕ لە خیانەتە ئەویش سیویەکی ئابی 1996 جا بۆیە حقیقەت ئەوەیە کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر 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 تایبەتە بۆ هەموو گەلی کورد و بۆ ئەو خەسارە گەورەیەی کە لە ساڵی 96 دووبارە مێژوویەکی دوور و درێژی کوردانی زیندوو کردەوە حقیقەت ئەوەیە کە مێژووی کوردان هەر لە سەردەمی میلایەتیەکانی ڕەواندز و سۆران و بۆتان و جەزیر و سلەیمانی و بابان و ئەردەڵانەکانەوە پڕپڕە بەڕاستی لە خیانەت پڕپڕە لە یەکتر بە کوژدان پڕپڕە لە خەنجەر لە پشتەوە لە برا لە برادان بۆیەشە حقیقەت ئەوەیە کە دوای ئەوەی کە سەردەمی دەوڵەت نەتەوەکان لە دوای حەربی عالەمی یەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتە کایەوە و لەسەر دار و پەردووی ئیمپراتورەتی عوسمانی ئەنواعی دەوڵەت و نەتەوە دروست بوو بەڵام بەشی کوردان هەر نەبوو بە هیچ ئەویش ئەوەیە کە بەڕاستی با ئێمە قسێکی ڕاست و ڕەوان بە کۆمەڵانی خەڵکی خۆمان بڕۆین بڵین ئەویش ئەوەیە کە نە دوژمنانی کوردستان نە دۆستەکانمان بەڕاستی وەکو نەتەوەیەکی مۆدێرن وەکو نەتەوەیەکی ئاشتیخواز وەکو نەتەوەیە کە بەڕاستی دەمانەوێ زوڵم و زۆری لە سەرمان لاچێتوانە چاومان لێ ناکەن ئەوان وەکو عەشیرە وەکو ئەوەی کە شەو و ڕۆژ لە فکری شەڕ داین لە فکری و ئەوە داین کە خیانەت لە یەکتر بکەین هەر لە سەردەمی ئەوەیەوە کە میسبێڵ کە چێرچیل وەزیری مستعمرات بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق دروستکرا هەر لەو کاتێەوە بڕواایە و متمانیان بە کورد نەبووە هەر ئێستاش دەبینین لە ئەوەی کە پاش 29 ساڵ لە باشووری کوردستان و حکوومەتێکی خۆجیایی ئەوە تا دەبینین کە دڵی دۆستەکانیشمان هەمومان لە خۆمان ێشاندەوە هەر لە ئەمریکاوە بگرە لە فەڕانسەوە بگرە ئەوە داگیرکەرانیش بەڕاستی هەمیشە و دایم یاریمان پێ دەکەن بە عەقڵمان پێ دەکەنن زۆر بە سووکی سەیرمان دەکەن ئەوەش هەمووی نەتیجەی ئەوە بۆ کە ئێمە استراتیژێکی بەرنامەیەکی ئیرادەیەکی قایمی نەتەوەییمان نەبووە لەسەر دۆست بین لەسەر دوژمن بین ڕاوەستین لەسەر ویست و داخوازەکانی خۆمان بۆ زوو پەنا بۆ دوژمن نەبین لە داخی براکەمان ئەمە حقیقەتێکە کە ئەمە مێژوویەکی زۆر دوور درێژی هەیە و دڵنیاشم زۆربەی ڕۆشنبیر و نوخ بەو کۆمەڵانی خەڵک ئەو مێژۆ دەزانن و ئەگەر ئێمە ئەو شۆکانە بین دەست پێ بکەین بەو مێژوەی زۆر سەعاتای سەعات دەباکە کوردەکان بەیەکەوە چیان کردووە چیها خراپیان کردووە و چۆن دوژمنیان بە خۆیان خۆش کردووە دڵی دۆستیشان ناخۆش کردووە ئەوەی کە لە ساڵی 96 قەوما بەڕاستی هیچ جیانێ لەوەی کە لە سەردەمی بابانەکان یا لە سەردەمی میری ڕەواندز و ئەوانە قەوماوە ئەویش ئەوە بوو کە تەنیا و تەنیا لەبەر حرسی دەسەڵاتێکی عەشیرەیی دەسەڵاتێکی خۆماڵی ئەتۆ بچی خەنجەر لە پشتی براکانت بدەیت و ئەوە لە بیر بەرێەوە کە ئەو دوژمنەی کە تۆ دەستی بۆ درێژ دەکەی و لە بەری دەپاڕێەوە دەچی سەردا دەنوێنی لە مقابلیدا ئەوە هەمان دوژمنەکە ئەنفالی کرد هەمان دوژمنەکە کیمیابارانی کرد و ئەوە بەڕاستی دەبێ ئەو ڕۆکانە هیچ ئەولای تێدانێ نە مەحکەمەی دەوێ نە هیچی دەوێ لەبەر بارگای میلەتی کورد ئەمە خیانەتە و هیچ شتێکی دیکە نییە جا خۆگەر بسیویەکی هەزار قسەی بۆ دەکەن ڕۆشنبیرانی دەوروبەری بنەماڵەی بارزانی دێن فەخری پێوە دەکەن شانازی پێوە دەکەن ئەگە ئەوەمان نەکرد با تێدا دەچوینەوە باشترین شتەکە هەرێمی کوردستانی پاراست و لەم قسە و
فەرمایشاتانە فڕەدەدەن کە هەمووی شتەهایەکی خەیاڵی خۆیانەوە بۆ بەڕیلەکە بۆ خوانی دێنەوە باشە ئەوەش ئەوە لی گەڕین بۆ لەوەی دابنی خۆ ئێستا ئەوە سێ چوار دانە مانگە بەدەستی خودی کورد بەدەستی بنەماڵەی بارزانی ئەرتەشی سوپای عوسمانی هاتووە زیاتر لە 75 کیلومتر بە پانی خاچی کوردستانی داگیر کردووە 45 کیلومتر هاتووە دە قوڵایی خاچی کوردستانەوە زیاتر لە دەیان مەعسکەری داناوە لە خاچی نیشتیماندا لەو خاکەی کە ئەوان خوانی بە ساحەب دەزانن بەڵام چون دەستی دوژمنیان گرتووە خۆ دوژمن هەر دوژمنە داگیرکەر هەر داگیرکەرە تۆ ئەگە سەیرێکی ئەم 50 ساڵەی ڕابردووی بنەماڵەی بارزانی بکەی هەر لە شەستەکانەوە بەێ ڕێزار علی بن پشتە خۆ بدەت دیوارên dagirkerên seraxa Kurdistanê dîsa aliyekî ku pişta xwedekî aliyê dinê jî li beramberî wê bêdeng e aliyê dinê jî dema ku ban dawet dike aliyê dinê zirarê dîbinê niha jî rewşa ku derdike vil başûrê Kurdistanê dawetkirina dewleta Tirk pêdekê wan dawet dike ji wan re hinceta dibîne lê li aliyê dinê jî yenekê bêdeng e divir de çima ew qasî aliyên siyasî yên başûrê Kurdistanê pişta xwe din dagirkerên ser Kurdistanê بۆ ku tenê aliyê din tu nebikin حقیقەتەوەیە کە ئێمە هەمومان دەزانین و خودی باشووری کوردستانیش چاودێرانی سیاسی دۆستەکانمان دوژمنەکانمان هەموو باش دەزانن کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا یەکێک لە خراپترین تەجروبەکانی مێژووی کورد تەجروبەی باشووری کوردستانە یعنی حقیقەتەوەیە ئێمە دەبێت دوای 30 ساڵ پێ لەسەرەوە دابنین و ئەم پێشم وابێ کە سەرکردەکانیش لەوەی مەناعەتیان نییە کە پێی لەسەر دابنێن ئەو ڕۆکانە ئەگەر پێیان بڵین سەرکردا و لەولاوە دەبینین کە زۆر خەڵک تا دوێنێ پێرێ مەکتەب سیاسی بۆ سەرکردایەتی بۆ ئەم ڕۆکانە دێ مەسەلەن بۆ خۆ دەربازکردن ئەو قسانە دەکا کە ئەزمونونەکە ئەزمونێکی فاشیل بووە ئەزمونێکی شکست خواردوویە و حقیقەت ئەوەیە کە ئێمە ئەو شۆڕژگێرانەی کە دوینێ پێرێ لە شاغ بوون و باسی دموکراسی باسی ڕزگاری باسی مافی خورا و باسی ئەو شتانەیان دەکرد باسی عەدالەتیان دەکرد ئەم ڕۆکانە لە دەسەڵاتدا بۆ خۆیان لە دیکتاتۆرەکان خراتریان لێ هاتووە هەر ئەو دیکتاتۆرانەی کە دوینێ و پێرێ میلەتی کوردیان دەسەوساندەوە جا عەرەب بوو تورک بوو فارس بوو ئەوڕۆ بەداخەوە لە باشووری کوردستان بە چاو دەیبینین کە ئەم دیکتاتۆرانە نین ئێستاکوونیەوە دەوڵەتی سەدام نەماوە و عێراق هەر تێک چۆ عێراق کەس نازانێت بەرەو چۆ دەڕوا عێراق و کورد 29 ساڵە دفاکتۆ بۆ خۆی هەمە کارەیەوە دەیتوانی نموزەتێکی زۆر جوانی بەرخۆبەڕێوەبردن دموکراسی عەدالەتخوازی بە فەقیری یا بە دەوڵەمەندی بە نەوت فرۆشتن یا بە بێنەوت لە ناوچەکەدا بمەزرێنێت و ئەو شۆڕژگەرانەی کە دوێن و پێرێ لە شاخدایان کورد داوای ئازادی و بانگەشەی مافی مرۆڤ و عەدالەتیان دەکرد لە زەمینی واقعدا لە ئەمری واقعدا هاتپان بە دنیایان سەلبان باە کە ئێمەین کە شایانی ئەوەین کە حکوومەتێکی نمونەئی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکەین و ئێوە بوون خەتایەکی گەورەتان کرد لە ساڵی 1920 دوای حەربی عالەمی یەکەم نەتانێژ ئێمە خاوەنی کەیانی خۆمان بین بەڵام بەڕاستی لە باشووری کوردستان کە هەموو کورد لەوێ ڕائەوڕۆکانە دەبیندرێت ئەمە دروست بە عەکسەوەمان کرد یعنی وامان کرد کە بە دۆستەکان بە دوژمنەکانمان بێن لە وڵاکە کە چاکمان کرد هەر نەمانێژەوە ببن ئەگەر ئێوە ئێستا لە 1920ەوە حکوومەت بان و دەسەڵاتتان هەبایە و جەیشتان هەبایە بە ڕەسمی وەکو دەوڵەتێکی نەتەوەیی ئەوە دنیاتان دەخوارد و دەوەندەتان لێکتر کوش بوو جا بۆیە بەڕاستی ئەمە ئەو ڕۆکانە دەبێت دانیشین و بەڕاستی ئاوڕێکی ڕەخنەگرانە لە خۆمان بدەینەوە چیدی کە شەرم نەکەین چیدی کە لەگەڵ یەکتر مجاملە نەکەین بەڵێ سەرەتانێکی گەورە لە ناو جەستەی میلەتی کوردە ئەو سەرەتانە بە درێژایی ئەم 40-50 ساڵە هەر پاڵی وە دوژمنی داوە هەر دوژمنی هێناوە سەردەمێک ئێران بۆ سەردەمێک تورکیا بووە ئەتو هەچاو لێکە لە ساڵی 79 کە قیادە موەقەتە بووە کاکە ئەو کات شۆڕشێکی نۆ هەبووە بە نێوی شۆڕشی نوێ لە قەندیلەوە ئەوانە ڕۆیشتم بزانە لە حەکاری بە یارمەتی دەوڵەتی تورکیە هەر ئەم پارتیە ئەم قیادە موەقەتەیە چی لە 700 پێشمەرگەی جەوانی کە تازە هاتبوون کە شۆڕشێک گوندوکەنەوە کرد یا لە ساڵی 79 لە ساڵی 67 و 68
ئەوانە چیان لە سەرکردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کرد لە ساڵی 1970 ئەوانە چیان لە شۆڕژگێرەکانی باکووری کوردستان کرد کە پەنایان هێنابوو بۆ باشوور ویا لە ساڵی 96 کەەوە هەمومان دەیبینین هەر ئێستاش خۆ ئەوەی کە کاک حەسەن دەڵێ کاکە ئەمڕۆ کانەکەم نوتۆ دانیشتووی لە سیویەکی ئابی 96 پیستر و گەورەتر و خراپتر بڕێوەیە و نازانم ئەمە بۆچی نوخبەی کورد ڕۆشنبیری کورد ئەگەر هەبێت کە من گومانم هەیە هەبێت بۆچی وا بێ دەنگە لەبەر چاوی خۆی لە هەفتانەی بزانە هەموو ڕۆژە گریلا شەهید دەبێ هەموو ڕۆژە وڵاتی کوردان خاپور دەکرێ هەموو ڕۆژە پۆستاڵی سپای عوسمانی دێ کوردستان دەشێلێت ئەم خەڵکە بووە هەر پاڵیان وەدەسەڵات داوە هەمووی ڕۆشنبیرمان فاسید کردو نوخبەمان فاسید کردووە بە خاتری پۆستێک بە خاتری مقامێک بە خاتری قایم مقامێک بە خاتری وەزیرێک ئەندام پارلمانێک هەرچی نوخبەی باشووری کوردستان ئێستا چاوی لەوەیە کەی ئەندام پارلمانی بەردەکەوێت بۆی کە مانجە 8 میلیۆن دینار لە باغڵی بنێتەوە بۆ خۆی پاڵداتەوە ئەمە بەڕاستی لە گەندەڵی لای داوە ئەمە ئیتر ئەو پەڕی گەندەڵێ کە بەڕاستی دەبێت ئەمە پارچەکانی تری کوردستانیش وریابین کە ئەو بەڵایە موسڕێ ئەو بەڵا پیسەی باشوور نەکەوێتە ناوچەکانی دیکەش چونکە ئێمە ئەو ڕۆکانە ئەهمی هەموو خەباتکاران و هەموو جوڵانەوەی کورد کە لە باشووری کوردستان بۆتە پۆست و مەقام و فەساد و گەندەڵی ئەوانە ئەوەش هەمووی لە ژێر سایەی بنەماڵەیەکە کە بە درێژایی مێژوو هەر خیانەتیان کردووە ملەتی کوردیان فرۆشتۆ بە هەرزان ملەتی کورد سەودای پێ دەکەن ملەتی کوردە یعنی ئەمە ئیتر هیچ ئەولای ناوێ یعنی چ قسەیە بکەین چ بەحسێ بکەین چ بەڵگەیەک نیشان بدەین لە بەڵگە دەرچوە بە چاوی ڕووناک دەیبینین بە ڕۆژی ڕووناک دەیبینین کە ئەم بنەماڵەی بارزانی وە پێش سوپای تورک کەوتون هاتوون خاچی کوردستانی پێداگیر دەکەن لە ساڵی 96 و پێش سپای عێراق کەوتن کەرکوچیان پێداگیر کرد پارلەمانیان پێداگیر کرد ئیتر ئەمە دیسان بین قسە بکەین بڵێن وڵا وایە وانێ نەخێر کاکە حقیقەت ئەوەیە کە نوخبەی کورد لە باشووری کوردستان نوخبەیەکی بێدەنگ پاسیڤە نوخبەیەکە کە هیچ ئیرادەیەکی نەتەوەیی ئیرادەیەکی عەدالەتخوازیشی نەماوە ئیرادەیەکی ئینسان دۆستیشی نەماوە کاکە ئەو میلەتە گوناحە ئەو میلەتە گوناحە دەبێ بین لەسەر جادە دەبێ یەک بگرین هەمومان بەیەکەوە و ئیجازە نەدەین کە سەرەتانێک بمان کوژێت خەریکە سەرەتانێک لە جەستەی دایکی نیشتیمان ئەو دایکەیەوە دەکوژێت ئەو نیشتیمانە ئەوە خاپور دەکات آخر ئەمن بۆ دەبێت لێرە دابنیشم و هیچ دەنگێ نەکەم و بۆ دەبێت بڕۆم مەسەلەن مبەڕیریان بۆ بێنمەوە کە وڵا کێشەی کورد لە باشوور بەدەستی کاک مەسعودی جێبەجێ دەبێت خۆرە کاکەوە درۆیەکی شاخدارە مەسعود بارزانی نەتەنیا کێشەی کوردی پێ جێبەجێ نابێت بەڵکو کێشەی کورد ئەوەندەی دیکە دەقوردەنیا دەیفرۆشێ کەسابەتی پێوە دەکا ئەمن تەعەجب لەو نوخبە و ڕۆشنبیرەی دەکەم کە دێن لەولا باسی ئەوە دەکەن کە نەخێر دەبێ لە مامزەلال بەڕێز مامزەلال مەسەلەن نەماوە دەبێ ئەو ڕۆکانە فقط و فقط کاک مەسعود ماوە کاک مەسعود دەبێ کۆمان کاتەوە و کۆنگرەی نیشتیمانیمان بۆ دروستکە کاکە ئەوە وەهمێکە کە نەدەبوو نوخبەی ڕۆشنبیری کورد نەدەبوو ڕۆشنفکری کورد هاتبا ئەوەی کوتبایە نابێ ئەمە کارەسات کە کاتێک ئەو کەسەی کە تا دوێنێ و پێرەکانە دوژمنی سەرچێکەی بنەماڵەی بارزانی بوو مەلایی بوو ئەم ڕۆکانە هاتۆ بە زمانی ڕۆشنگەری دێ بانگەشەیە دەکەن بۆ مەسعودێک کە هیچ ئیرادەیەکی نییە ئەوە بزانە 4-5 ساڵە مامجەلال نەماوە کاک نوشیرەوان نەماوە باشووری کوردستان چۆل بۆ لە کاریزما لەوانە باشە پێم ناڵێن ئەو مەسعودە چی کردو بۆ نەتەوەی کورد چه پێش قەدەمێکی کرد چ مدازەفەیەکی کرد چی کرد ئەستا چوو بە زۆری بە کەڵەگایەتی هەموو دنیا پێی کوت کاکە ئەو ڕێفراندۆمە زەرەرە هەستا ئەوەی کرد چوە لە ماڵە خۆی دانیشت هیچ خۆی شاردێتەوە یعنی ئەمە کارەساتە بەڕاستی ئەو ڕۆشنبیرانە ئەو نوخبانە کە لە هەولێرێ هەموو ڕۆژێ بانگەشە دەکەن بۆ ئەو بنەماڵەیە بۆ منداڵێکی 14-15 ساڵە و پشتەوەی دەڕۆن و پێشخوانی دەدەن و دەچن شتی پێی افتتاح دەکەن و دەچن شتی شۆن و موێنی پێ دەکەنەوە عەیب و شوورەیە. بەڵێ ڕێزەر عەلی کەریمی